نوێترین زانیاریەکان لە دەربەنیخان لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکان چییە؟ ئایا لەوێش بۆ ئەمڕۆ خۆپیشاندان ناوچەکانی تر لە چاوشەوەی چەند بەڵێ هاوشەوەی چەند ناوچەیەکی تر دیارە لە قەزای دەربەنیخانیش خۆپیشاندانی فەرمانبەران و مامۆستایان لە بەرامبەر دواکەوتن و نەدانی موچەکانیان بەردەوامە. ئەمڕۆ بۆ 16هەمین ڕۆژە خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە قەزای دەربەنیخان بەردەوامە. ئێمە ئێستا لە ناوبازاڕی قەزاکەین لەسەر شەقامی سەرەکی قەزاکە بەردەم بینای قایمقامێتی قەزاکە کە ئەم مامۆستایانە ئەمەی کە ئیبینن ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانە کە زیاتر بۆ 300 بۆ 400 مامۆستا فەرمانبەرە بێ کە لێرە گرت بوونەتەوە و لێرە بەکو هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو داوای مافەکانی خۆیانەکەن و دەنگی خۆیانەکەنە پاڵدەنگی مامۆستایانی ناڕازی. دیارە ئەم جێگایی کە من لێم وەکوتم ناوبازاڕی قەزاکەیە و بەردەم بینایی قایمقامێتە بەردەم پەیکەری چاوەڕوانیە کە ئەمانیش چاوەڕوانی پێدانی موچەکانیانن. دیار دەرفەتە بێ من پێم خۆشە بچمە لای چەند مامۆستایەک مامۆستایان لە زاری خۆیانەوە پێمان بڵێن هۆکاری گربوونیان دەچێت. مامۆستام کاتت باش ئەگەر پێمان بڵێ تۆ بۆ لێرەی. ژان باش سپاس بۆ ڕۆژانی NRTش. ئێمە ئەمڕۆ وەکو هەموو سەرجەم مامۆستایانی شارەکانی هەرێمی کوردستان کە ئێستا ڕۆژانە ئەو بۆ ماوەی 19 ڕۆژە لێرە لە بەردەم قایمقامێتی شاری دەربەنیخان کۆبوونەوەی خۆمان ڕۆژانە ئەنجام دەدەین بە کار و چالاکی جوان باڵوێستی جوان بە بەیاننامەی جوان کە بۆ ئەوەی بە بیسەلمین بە شێوازێکی مەدەنیانە خەباتێکی مەدەنیانە ئێمە داوای مافی ڕەوای خۆمانەکەین. داوای بەڵام لە چەند ناوچەیەکی شاری سلێمانی خۆپیشاندان کۆتایی هاتووە و خۆ بەردەوام من لە پرۆسەی خوێندن و بەشێکی تر مامۆساماوەتەوە. ئێوە بۆ مانگرتەکەتان نەشت؟ ئێمە داوامان لە سەرجەم مامۆسایانی وەکو بەڕێوەبەرانی ئامادەیەکانی شانە و شاری دەربەنیخان داوامان لە مامۆسایان کرد کەوا پێکەوە کۆبینەوە لەسەر ئەوەی چی پێویست و قازانج بێ بۆ مەسلحەتی گەلەکەمان ئەنجامی بین. بۆیە لە دوای ئەو کۆبوونەوەی کە لە بەڕێوەبەراتی پەروەردەی دەربەندیخان کرا